حەماس و ئیسرائیل کامیان براوە بوون؟ بە بڕوای من لە شەڕدا هیچ لایەنێکی براوەمان نییە، ناتوانین بڵێن هیچ لایەنێک براوە بوون، بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین ناتوانم بڵێم ئیسرائیل براوە بوو، بەڵام لە ڕاستیدا حەماس 100% براوە نەبوو، چونکە ئیسرائیل ئەگەر توانی سەرڕای ئەوەی کە خەڵکێکی کوژرا نزیکەی 2000 کەس، بەڵام توانی کۆتایی بێنێ بە زۆر کۆس بوو کێشەی ژانەسەری کە دەیتوانی لە داهاتوودا بۆی دروست بێن. سووریە بوو کۆتایی پێات، حیزبوڵڵا بوو کۆتایی پێات، ئێران بەڕادەیەکی زۆر لاواز کرا، ئەمانە هەمووی دەستکەوت بوون بۆ ئیسرائیل. بەڵام ئەوەی کە ئێمە بۆ حەماس ببینین کە چ دەستکەوتێکی حەماس بەدەستێنا، بە بڕای من جگە لەوەی کە ماڵوێرانیەکی بۆ خەڵکەکەی دروست کرد و نزیکەی 6-7 کەس کوژران، بە بڕای من حەماس سەرکەوتوو نەبوو لەو شەڕەدا و حەماس دۆڕاوە. حەماس لە داهاتووشدا ناتوانێت هیچ ڕۆڵێکی لە داهاتووی بە بڕای من غەزەدا ببێ.